ئامادەبوانی بەڕێز میوانە خۆشەویستەکان بە ناوی سەرجەم ئەندامانی تیپی کۆڕاڵەوە لە کانگای دڵەوە بە خێراتنتانەکەین سەر و سەرچاومان هاتن بەخێر بە بۆنەی هاتنی سەری ساڵی تازە و سەدەی تازە و جژنی ڕەمەزان و ئەو جەماعەتە جەژنەی بەدوایەت وەکو جژنی نەورۆز و جژنی قوربان پیرۆزبایەکی گەرمتان ئاڕاستاکەین لەخوا داواکارین هەموو کاتێکتان و هەموو ڕۆژێکتان هەر جەژن خۆشی میوانە ئازیزەکان خۆشەویستان بە ناوی خۆم و سەرجەم ئەندامانی تیپی کۆڕاڵەوە دووبارە بە خێراتنتانەکەین و هیوادارین ئێوارەیەکی خۆشمان لەگەڵا بەرنەسەر خۆشەویستان پێم خۆشە ڕوونکردنەوەیەکتان دەربارەی تیپی کۆڕاڵ پێشکەش بکەم. تیپی کۆڕاڵ لە سەرەتای دامەزراندنەوەی زانکۆی سلێمانیەوە لە ساڵی 1992 تیپی کۆڕاڵیش دامەزرا وەک تیپێکی هونەری لە ناو زانکۆیە. ئەو کاتە زیاتر نمایشەکانی لە ئاهەنگەکانی یەکترناسینی کۆلیجەکانان نمایشە کرد و زیاتر ئاهەنگەکانی ئەڕازانەوە. لە دوای ساڵی 1995 بەدواوە ئاهەنگی تایبەت بەخۆی ژێڕا و بووە مای خۆشحاڵی خوێندکاران و هەروە دانیشتوانی شارە خۆشەویستە گەشمان. هەر لێرەوە ئەمەوێت زۆر سوپاسی ئەو جمهورە بکەم کە ئێستاوان لە دەرەوە و نەیانتوانیوە بێنە ژوورەوە. لێرەوە داوای لێبوردنێکی زۆریان لێەکەین لەبەر ئەوەی کە هۆڵەکە نایگرێت. ئیشەڵڵا لە ئایندەیەکی نزیکە بە یەکتریشا دەبینەوە لە ئاهەنگێکی ترە ئیشەڵڵا ئەو کاتە ئەتوانن بێنە ژوورەوە. داوای لێبوردنیان لێەکەین دووبارە. خۆشەویستان هەر ئەمانەوێت لێرەوە زۆر سوپاسی تەلەڤیزیۆنی میدیا بکەین کە شەوێک لە شەوەکانی چەند دەقیقەیەکی بۆ کۆڕاڵ تەرخان کرد و ڕیپۆرتاژێکی لەسەر چالەشەکانی کۆڕاڵ بەواو کردەوە. هەروەها زۆر سوپاس و بێزانینمان بۆ سەرۆکایەتی زانکۆی سلێمانی و بەڕێز دکتۆر کەمال خۆشناو سەرۆکی زانکۆ کە دەستی یارمەتی بۆ درێژکردین زۆر سوپاسیەکەین. هەروەها زۆر سوپاسی نوێنەرایەتی خوێندکارانەکەین، زۆر سوپاسی کۆمەڵی خوێندکارانی کوردستانەکەین، زۆر سوپاسی هەموو ئەو کەس ویلایەتانەکەین کە یارمەتیان ناین بۆ سەرخستنی ئەم ئاهەنگە. خۆشەویستان هاوکارم کاکشوان لەگەڵتانە بێت بۆ پێشکەشکردنی بڕگەکان. فەرموون ئێوە و تیپی کۆڕاڵ. Fulerani خوش. شاید جوری که با قلب تو
تسلم والله مش كم الله أكبر. أول بانج عزمية. جرسين جرما ميسان لنا كذلك جل الله أكبر. كتل ولد المجنة نحك واربعة مجنة لا ولا بترتاح في يوم يا قلبي يا قلبي. حبيت أنا حبيت
مقرة قلوبنا سلاويها يا مقرة سهرت الليلة داريها شافوني أهل وثاني من كتر الفرح اللي يغني تعالوا اسألوا عني أنا اللي أكره أطب الكون ما تشفيني ليفربول وعسكري میوانە خۆشەویستەکان بڕگەیشتری مایشەکەمان بریتیە لە شانۆگەریەک کەش بە ناوی ساندرێلا و تاکە پێڵاوگەی سەرحەیە هیواداری کاتیش خۆش كوكا كيدسيك زوا سيديتي خوشي بالرسم ناكل ردو خوابوكي
دیکە ئەی بچکۆ دانیشە ئەزانی ئەوە مەسەڵە چییە؟ جاوە چییە؟ ئەوەمان فەیزوڵای عومەری پێشخۆی یاوە وەڵای پێم ڕابواردی ئەوە دەست بەدە ددانیشە ئێخوا خۆتێ کەوەڵا نەوسانیەوە قاچە قاچ وەرە لای خۆم بۆ زیاتر دەی ئەواز بێنە ئەمڕۆ شتێک خێر یا ئەڵڵا وەرە بەخوا خێری چی ئەڵێن هێزەکانی چیسان خەریکە رووسیا داگیرەکەن ئەمە چیە هەلدا فیشێک و شڕ دیاوە بەرجیمەنێکی درا چێشمم کچەی کەیا بە کوڕێکی هێز نەبی باەکەی ئەم جاریشیان تەقەمەنی لەگەڵانیە حاج تەقەمەنی چی؟ نیستونەکە لە خۆ بەڵدیکە بەخوا بوو بڕێ باشە وا تۆی ئەو ڕۆژە ببڕێکە تۆم لە ڕێکانی دوو حەزم لێ کردی جاوە تەقەمەنی پێڵێن ئەوە بە قولیاتی پێڵێن بە قولیات بۆ پێردانی باشانە بێنە کوڕەکەی مام نارێنات ئەو بانەمان بۆ بگێڕێ کوڕی مام ناوێتی کوڕی مام قایر بوو ئەجا بوو بۆ خۆ چیتە بۆ شتی تریش کەس پێ ناوێرێت پاڵەوانی پاڵەوان وەرە ئاخر ئافرەت ئەم گەڵگی پاڵەوە چیم پێکچێت تۆ خواو بێت واسەوانە بێنە با بخەوین ئەڵێ چی بەیەکەوە بخەوین لەگەڵ تۆرە بخەوم ئای بۆ تو بم کۆکە کۆکە منیشی زادەکەی بکەوتم دەی وەرە دەراکۆکەم بەڵام مالە تڕ و چاوە باشەوە نەشخەوتم دەبڕەدەی دەبرەدەی بۆلاوە منیش لەگەڵ تۆ ناخەوم باخر کەونێ و ئیزازم کەم كهربائي بوليدش بقى انت الشهر اللي خو ما المسؤول هذا شو بده يخاف فيه تاكيد يا كيف جاي خدوش سرحه هو نوم المدرين حاضر يصير حاجه شو انا يوم الخميس هو تخيل لا يصير وتخيل بابا تخيل شيء زين مليء فضلهم تعشيدي كم سنه مش خطوه بوريا بوريا هو دود ذاك لجوريا هو بيش مالود خلاص وكنا المخيبين بخبر ايش بقى زرحة أتاني شون نقدم مكة ما خبر يعني بيتوا نقدم مكة شو نقدم تلفوني كم بزانم طوبة كان يدير شو أنا وزح حاسي بقى عليهم تمشي هو كاكا مشكلة يمنية وزن بنا لا دايشاني لا باوشاني وزن بنا دي كنت تلفوني قبل هي براسي ما أدري مالي ليلو مسؤولية حاجي حاجي دعاء شاري شانك الو قولي أساديها يا واتشونا شاكر شي تايستا أنا تايستا شي لبيت شراب والله نو أولمبيك بتلبس هو عليه انه واحد من بتشنبه تيجي شو ابو خلافي واحد فيه ها ابي انه اولمبي بمن كيف يخوت انا شو بيك بيتسن برو شو بيك بيك بس سينك يا ديك يبرد سيمان كدول صار شخصيات بيقول لك قبول معك لا بس سينك بس سينك يا
بڵێ بردومانە بەگاڵتەوە چیمانە ئەوە باش ئەو پێم بزانە خانۆفڕەکانم بۆ ئەو هەموو ڕقەمە چییە؟ ئەوە تۆپە لە ڕقەمەکەیە تاسەکان ئەلو خەبات چۆنن چاکن وەزەتان ولا خانۆفڕەکانم بۆ دەستا چۆ وەرگرت خانۆ قوڕەکان ئەوە عەرەبێ جوابیایەوە بیوتڵی نییە ئەوێ وەزەتان چۆنن چاکن نەبابە شتیوان نەبن ها ئەڵێ ماما وەستێکیشمان بردووە کاکە ئەی بۆ بردوتانە خۆ بە بەیتەڕێتان چی بۆ یادگاری مەدالیە نانا بمەلک ئەوە سەر حەیە قسەتان لەگەڵاکە ئەلۆ ئەوە چی ڕوونا تۆی دەچی یاری باشی چۆنی بەساقم ئەی کاک جەمال چۆنە ئەوە بڵێ سۆران گەشتە یۆنان بەشکردی سۆرانش لێوەنانە ئەرە بڕۆقانە ناوە بۆ تاسیەکە وەسعیە وەختیەوە نییە ئێمە هاتووین بۆی کاسبێ بکەین بۆی ئیشە بکات وەختیەوە نییە قایمەکە و پێیە خەری بێنە خەری ئەو قایمەیەش جەناب و تۆ دی نابێ بازێش نا بازی شکرێ وایە خەری ئەوە یەک دەرگا حەوشێ دوو کەتیبەی پەنجەرە کەتیبەی بڵێ دوای چیتان برد وڵا کەتیبەی پەنجەرە هەر حیاشمانە سێ کەوچکە چا بەس ئەوە برێکە خوشترەکەی تێ ئەچم لە سووری میوان ئێمە میوانی نەبێ لە میوانەوە بێ لە میوانەوە بێ دەست پێ تۆ لێرە بە باشە بڕۆ بۆ میوان باش دەی بەس چۆم لێبێت تۆ سێبەتەنگی بەدەسات باشە باش گەشتی تاوێ گەشتی هین کارەبایی بابەتی کارەبایی چیمان لێ بابەتی کارەبایی بەس تەزە لە بیۆنی لێ چیتر چی تر کاکە تۆ یەکەیەکە بێ لە بەبێ قایمەکە تەلەڤیزیۆنەکە کاکە تەلەڤیزیۆنەکە دوونەوە عەبراکەم EIC ڕەش و سپی لەگەڵ قیساری منەوەل بەشەرتە ئابا دوای نێنەوە بووی بەشەرتە ئیشەکە جوان ئیشەکە باش ئەم لەوەنەکە بارکە ڕەش و سپێکە بۆ مەدانێ ئەتاریەکە یاریەکە شتێکە سەتەلای سەتەلایتیان لێ نییە سێ قسێ یا بڵێ نیمانە یا بڵێ مێن هاتوونە خواتی بۆ نییە سەتەلای با نەبێ مشکلێت ئەی هین ڕاخەر و فەرش و شتیوە فەرش سێنەوە ئیلێ ڕەوەند بەهمەن عەبدوڵڵا کەریم ڕەزاق کاشە ئەو شتانە نییە بە قوربان ئەوە لەسەر فەرشەکە نووسرا بوو ڕەوەندەکە بارکە باش فەرشەکە بارکە ئەوەی بەهمەنەکە باش عەبدوڵڵاکەش بارکە باش ئەی کاشانەکە هین کاشانەکەش بۆ تو باش ئەی هین سەعات سیانی لێ دوانی دیوار و دانەیەکی جەڕەس وایە جەڕەسەکە بێگومان بۆ ئەمان چووکە بۆ باشی وێنێ دوو دیوارەکە بارکە هەردوو دیوارەکە جا چۆر کرێکاری لێنێ بەچی باریکە نانی دوو ساعتی دیوارەکە ئەی تاقمی دەمودان هین تاقمی قەنەفە تاقمی قەنەفە لێتی بەس قورسە کاکە ئەڵ ناگیرێ پێم نەوتی بڕۆ توێتایشی بۆ بێنە باریکە توێتای لێ دەباریکە کاکە باش ئەی خواردن هەمانە پاشۆلیا بامێ کوولەکە تەپسی خۆزی مەحشی گوڵاو نیو گوڵاو ئەوە لە مەطبەخەکەی کاکە جان وتمان حەز ماڵێکە ئەڕۆین با نمەشیان نەکەین دوایی لەسەرمانەکەوێ کاکە باش دەدات تۆ لەوە باریکە جۆتاکە چەری لەسەری جۆتاکە 25 دیناری لەسەر خاترتانەکە نێ 25 دینار بۆ دزیەکەی 25 لە شتی پێ بڵێم ئەمەش مەکە بە چارەکەی پێشوو من 1 دیناری خۆم تێکڵای پارەی حرام ناکەمەوە وەڵا ماڵەکە لەبەردەستەیە بڕۆ چێ ببی بە کاکە نیمە بتەبوو دەچوو لەسەر مەسخەلەکە قیسارەیەکی لێ بوو ڕادوێ قیسارە وەخەلێکی سارەی هەر دینەکە نانە ئەوە نا ئەوەی لێ بوو ئەوە چەندەکە سێمە و چیشە مواصفاتم پێ بڵێ چکە یعنی مواصفات دینەکە یعنی ئیش مواصفات ڕەشە دوگمەکانی سەر و خوارەوە دوگمەی پێوەیە ئیشی شەکە مەزبوط لە حیم ئەم لا نا هیچ کاکە بێەوەی سێریکەم 30 دینارە ئەوەی Bravo!
يا الله صبايا عصتي وصباح شوا وارد رمزات يضم على تاثر اي هواء بس بتاعك كلامك ما جيشتوا جبنات وتوتاستا وانا ثاني استمالي شيبر هنا دليل بزيكا وما نبو مالصين بابينو كيف سمك انتشاسي نسلها من البصاقة قانونيها بمرقلها بفاقة وربا قربان بعد وسي دعاي خير بيني وعليك كاكا لما قبول بيه آمين چیه؟ لما قصب كم سوف يعني يا ربي بخاتي خو مولوي بيغمبر خواهيشا كارباو أنا وكوتري الله فريني كاكا قولوا كارباو مولدا تفقد لقات آمين دبردي ولا بشوروي بيتونا على دبردي كاكا أبسيرنا خو ما نهيك علي دبردي توراني علي يا ربي خواهيشا أم وزعين نشرنا أشياء ربو خوي بيه بلکو تۆزێک ئاسپیمان بکرێتەوە ئەوە چییە؟ ئامین یا ڕەبی خوایەکە ورا ئامین ئامین منیش برسیمە خوایەکە مۆلیدە هەر نەگات ئەنجا هیمەت و بەرەکەتیشمان بێ خوایەکیان دەست یارمەتی بۆ ژیفانی خەڵکی دێشکەین ئامین تێرەنیە Viena, Maria. Liga! Liga! Maria! Maria! Liga! Liga! Maria! 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 كذا قولتي من قولتي والله دروكا النوعية شكا تحديدية كاكا شبي واهي إجابك أو برا قوربي شوي واهي إجابك من برا قوربي تزاتي خوام شبوسي نابي برا قوربي أبن برا قوربي كان بس كيرنا لا شيء لا أيام المركز أنا مو الاستوديو بدو أمانة سماعتي ميواني بربانين يا أخوة سماعتي كامل الشراوات قلتي نباسك كم ناس الحرب؟ من سرحة توصل الحي؟ والله خير نوتي قال شتو وطلي كستا ناسي حمي الناسي ها طبعا ايوه هي الناسي نيو شاكام بريو ايه بماراسون بريو يا اخي يعني رياستك ايش ممنوعه؟ بنسيو جدي بريو ده ناشا فيهم باسي تسيما كتشوف اي شيء يكسر فيهم لهشتو بوشواري باي يشوفني لهشتو بويا عصا مشتي لسفو اليوم تيدا بتفاهم لهشتو بويا عصا نشوف بكات لهشتو بويا عصا لتراويح لا هذا مجاي سرحان ليانزو بوشوار ليانزو بوشوار لزق في سيني أنت دليل شمالي سيني وزرف أنت إما ببيت دليل وشتوا أقصناك بونا نشانه وبو دليلينيا كتفينا هو لشاي ودرقاقي كرابو درقاقي كرابو الصور تام فيك باشا دنيا لسيني وزرفك تو چیه بینم هو عيب لك هو تلقى يا أخواني لا يميه دقيقة دقيقة باشا دوين السيريوز الفكا كم تاشي في الله اللي بيشوف هو انا قمار مكان السرطة كم يلاوكم قمار السرطة يلاوكم وين قمار اي شيء انا مالي حاجي لي ما بتشنا ما يكون ايه تتوبر انا مالي حاجي علي تشوف بوليس مالك برافو كده ما بس هنا بس ذاك امريكا تو كان تمشي
جەمشید ئەڵێن تۆ قسە خۆشترە لەو ئارە وەڵڵی یەک گۆرانی بۆ ئەڵێم دەنگە ناڵێم ئەم قسە خۆشە بارەگە توی قسە پێی باشترە ێ باشە نوکتەیەکی بۆکەم تازەیە تازەترین نوکتە پێرێشڵنیە ڕۆژە شەوێ لە شەوان دوو دزەڕۆن بووە دزی ئێتر بۆخوای نییە کاتنە دزێکە وڵات دزێکە ناکەن و بۆخوای نەمرێت ئێمە بۆ دوو دزەکەنی ماڵی حاجیان بڕیوە و دەلیلێکیان بەجێ ئێمەش بۆ خانی چۆڵەگەڕێین دەلیلێکیان پێ ئەمڕۆ دەی لە بێنە دەلیل تەلەفۆناتەکەی ئەوڵاتی ما بەجێما نەخێت تا شێ پێماوە ئێستا بێت تاقیکەنەوە بزانم بۆ کاتانێک جواب پێ مشکلێ بێنە بۆ پێم بوو کەواتێ بینەوە ئێمە کسێکەمان برامە چۆن لەبێت لێ وەرتا چۆن وابێ ڕێکەزانی ئەو پێڵاوە پێڵاوەکەی توی کەشفات دانەشوە وەڵی منە داکەوە داقی مەکەنەوە پێشتا سەعی نەکەن لەوانە شتێ دەرچێت بەسە اعترافی هەیە بێبی بیرروسە ئەحدافەکە زەمینی خۆم وردا حەکەم احترافی هەیە نەبیکەم چییە واسمە لەسەر حەیە منی بردووە هەموو قسەیەتە سەر من ئەم برایم نییە برایم پێرەشەو نییە زۆر نەخۆش بوو یەک و نابوو احترافەکەوتەوە کا احترافەکەم ئەو برایم نییە بەڵێ تۆ بووی لە هەموو شیانە نییە بەس کلاشی دۆمی نەبیەکە بەس کلاشی دۆمی باشە لە قسە ڕاشێشێ ئەلێوە ئیشتان چییە کاتان چییە کاسبیتان چییە ئێمە ئیشی خۆمانە پێ بڵێین ئێمە هەرێستا جارە پێ وتم لەم بۆ قسمە تراشیدیە ئەمەیکەنەوە پێم وتن ئێمە نییە ئێمە دوو پەپولەی چەند ناسکین اینجا دوایەوەی کە باوکمان کۆچی دوایی کرد بۆ هەندەران دوایەوەی کە باوکمان کۆچی دوایی کرد و ئەمری خوای کرد بەیگرێنن گوناحتان نەکرا اینجا ئێمە گەورم لە چوار باوک و سێ دایک بەخوایەک دایکمان مایە نەنجیشمان مایەوە لەگەڵیا ئیتر هەر دایکمان هەبوو ئێمە بەخێوکە ئیتر دایکمان ئەچوو لە ماڵە ئاخەکان ئیشی یەکرد بەڵێ بەجەکانی هەمووی شەکەت بوون لە پیانۆ لێیانە ئەوە نەبوو بەجەکانی هەمووی شەکەت بوون لە جشن و حاجەشنا ئیتر ئێمە ماڵ و حاڵ و جێگەمان نەما نازانین چی بکەین ئیتر نییە گەورم لەو ڕۆژەوە نییە لەو ڕۆژەوە دوورگەڕۆ ئیتر لەو ڕۆژەوە نییە ئیتر لەو ڕۆژەوە ماڵی خەڵکی بە ماڵی خۆمان سێرەکەن هەر شەوە لە ماڵیشی چی تیا بێچێت ئەلێم بۆ چیان تۆ لەگەڵ نابووی هەرچی ماچە گەورەکانە هیچن و ماچە چکۆلەکانش بەرەڵاو کەچی لێرە ئەپێچەوانەوە وێ بەش جوانی یەکێکمان زن و یەکێکمان بچوو یەکێکمان بەرە بۆ یەویمان یەشکا لە دەرەوە ئەنجا نییە جاجار لەگەڵ تۆڕەکەی ئاگایکردن گەورم ڕۆبیانیشی تێکەڵاوە ڕۆبیانی چیکە ئەنجا باوەستەکەشە بینێ دوێنێ شەو ماڵی حاجیمان بار کرد یعنی وتی خوا قەسم نییە یارمەتیەکەم بەر با هەوشتانە بارکەی بارمان کرد ئەڵێ خەسانەیشتان نا ئەمەیە تومبەتە خەسالێکیانە خەسالێکیان بکات تیاینەوە بابڕی کاکە بابڕی خەڵەدات گەورەی چی کاکە کوات نەزۆر کرد درۆکەی دەچمەکانم فرۆشتووە ئێمە ئەڕۆین نایە ماڵی خۆتانە دانیش لەمێنەوە ماڵی خۆتان ئێوە بۆ دوو سەگەڕای لەوە چ ئێوە نەبێت بابڕی کاکە
ئەو پێڵاوەی من هیچ نەدەبێت هی تۆیە لەکەوەتەوە بەناوی هەموو ئەندامانی تیپی کۆڕاڵەوە بە خێراتیە بەڕێزاناکەین. بەڕێز کاک بەرزان ئەحمەد لێپرسرایی بەشی ڕێکخراوە دیموکراتیەکانی مەڵبەندی ڕێخستنی سلێمانی، بەڕێز دکتۆر قادر لێپرسرایی کۆمیتەی ڕێخستنی زانکۆ و هەموو ئەندامانی کۆمیتە، بەڕێز کاک دیاری لێپرسرایی کارگێڕی زانکۆ، بەڕێز دکتۆر ئامانج لێپرسرایی ڕاگەیاندی زانکۆ و جێگیری سکرتێری کۆمەڵی خوێندکارانی کوردستان. هەروەها سوپاسێکی زۆر و پێزانینێکی زۆر بۆ هەردوو بەڕێز دکتۆر ئامانج و کاک دیاری کە دەستی یارمەتیان زۆر بۆ درێژ کردوین. دووبارە زۆر سوپاسیان دەکەین. خۆشەویستان، ئێستاش دێنە سەر بڕگەیەکی ترمان کە بریتیە لە چەند گۆرانێکی بە کۆمەڵ لەلایەن تیپی کۆڕاڵەوە. فەرموون ئێوە و ئەو گۆرانێ بە کۆمەڵە و تیپی کۆڕاڵ. Yeah.
نرموني تميكيتر من بعينيك يا سيدتي تغبي قرت بيبوني لبسارة منيش يا سمين أتحدى كل من أغير سنشيت يا منار يا ميتان خانوي بجان جنك بأسلوبي تشياتي بغني أتحداك أنا لديك زور بشتري لخصوش زيادة طالبي شري
هارج ماری چاو بورج ماری جا هارج ماری چاو بورج ماری جا وزارو و شوا و فکر ربانی جا وزارو و شوا و فکر ربانی جا اسمعنا فەرمونون ئێوە و چەنەمبێرێک لە شەعری کورد و کارەبا و هەزارەی سێم تاریکە تاریکە دنیا تاریکە تا بڵێ تاریکە ئیدارە ناکەی فەرم و چاریکە هەشتەوێ بمری بڕۆ باریکە لە پەنجەرەی ماڵە هەژارێکەوە تۆ بڵێ لە تونێلی حەمامێکەوە ئەرێ ئامە کۆترەیەکەوە دەنگی چرادێ چرایە مۆمە تەواو نازانم پیاوی سێبەری پەنجە دوتەی باوکی بەبرەت دیوارەکەی و بەرەوە بۆ بە مێزەر ئاگاداریەک لە تەلەڤیزۆنی کۆڕاڵەوە بۆ گشت خاوەن مۆلیدەکان ئاها سەوت خاتێ بێنەوە زانیانۆ لە کاتی ئاگایەکان هەستا شەیەکیشتان هەبوو پەیوەندی بکەن بە بەشی مۆلیدات لە دایرەی کارەبا لە خوارەوە سوتە تاریکە دیسان تاریکە کارەبای ڕئیسی باریکە فرسەتە تا زۆبیکە پێنسەی کرێ پەنجای مۆلیدە پێنسەی مەسرەف خوێن وشکی کرد پێستیشم بۆ دەف ئەزانن بۆ کە زەمالیم ئیرادم نییە نەفەقە قەنەفە نەفەقە گوشتمی جا چۆن بەشم بکادەم میزانیە هەزارەی سێم هاتووە من ئەڵێم جا چۆن بەشم بکادەم میزانیە هەزارەی سێم بۆچی هاتی با بەنوێن تۆش بڕۆرەوە چاوەڕوان نەبە باوکەکانی کورد هێندە لە داهاتیان زیاد بێ و شەوی سەری ساڵ سەر و دیاری بۆ مناڵەکانیان بخەنە نێو بێخەف و جێنووستن و تا سبەی لە کازیوەدا مناڵەکانیان دڵخۆشانە بڵێن با بەنوێن دیاری بۆ هێناوین هەزارەی سێم هاتووە و ئێمە تازە خەریکی شەڕی خۆکوژین هەزارەی سێم هاتووە و تا ئێستا زمانی فیشەک لە کاردایە هەزارەی سێم هاتووە و دەستی ڕەشی دوژمن ساڵە بەسەر کۆنتڕۆڵی ڕیمۆتەکانی عەقڵی زۆر بەمان هەزارەی سێم هاتووە و سەدەی 21 هاتووە و خەوێکی قوڵ کوردی بردووەتەوە هەرچۆن بێکەسی شاعر نزیکەی سەدەیەک لەمەوە پێش فەرموویەتی سەدەی 20ەمە کوردە غیرەتێ لە خەوڕا پەڕا هەوڵێ هیممەتێ گەرچی نەزانی عیلم و سەنعەتێ سووکی هەتاکەی ناوی حورمەتێ کۆڕاڵیش بە هەموو کەسێک و بێکەسی ژەڵێ سەدەی 21 کوردە غیرەتێ ئەم حەبیخەوە فرێدە هیممەتێ مژدە بێ بێکەس کورد هەر خەوتووە سەعاتی غەڵەت تەوقیت کردووە سپاس میوانە خۆشەویستەکان فەرمونون لەگەڵ گۆرانیی دۆبلاشکرا و لەژێر ناونیشانی شاری سلێمانی و حەبی قەڵەی هیوادار بەتان عندنا كتير منها مش عارف قانون سليماني مش ايه وجهه بقى
تدويني بريك وزردات ونواز تدويني وقلبي قلبي وروح باي ثلاثة شبيحة شبيحة حبيبي سونا شبيحة ثلاثة شبيحة حبيبي سونا عشار السليماني الله قرباني عشار السليماني الله قرباني أنا سامي تذكرهم تشاري أموالي شادي شاد ثلاثة شاد سليماني شادي شاد شادي شاد شاد سليماني میوانە بەڕێزەکان بەرگەی شترین مایشەکەمان بریتە لە بەرگەی ئیتیجا معاکس کە لەلایەن برای زۆر خۆشەویست و بەڕێزەوە کاکەدلێر پێشکەشەکرێت لەگەڵ هیوای کاتێکی خۆش و کامران لەگەڵێ فەرمە منايا زقوا بركم عنايا فما تكيدون الكمرة وروح حماوة وتقرأ الكمرة Le campirai lei da Thank you.
وتی بڵین ئەمە چییە؟ ئەم مەخلوقە چییە مەخلوقە؟ تۆ منە فەیسەڵ بەم لێ وت بەرنامەی دزەی ماگیز کەچی واش نەبووە؟ بە من وت وەرزش وا بوو؟ وانە منە خەزە بوو ئەمە؟ فەرق من تاقەتم نییە فەیسەڵ حەڕەمەوە بە یارمەتی خۆبا دەست پێ بزانە چۆن یەک قسە ببیستم یەک کەلیمە بە نەوعی بۆ دەزانی بەڵێکی پێشە ژن بە ژن واتە کردداری بەخشینی کچێک و وەرگرتنی کچێکی دیکە بە هەمان کێش و قەبارە کە ناوە زانستێکەشی دەکاتە هۆمێن بای هۆمێن ومێن بای ومێن جارێ لە ئەساسەوە تۆ خەڵەت یەک ومێن بای ومێن دوو تۆ باسێکی من بۆکەی کردداری بەخشینی ئەلەکترۆن و وەرگرتنی ئەلەکترۆن و ئەمە چییە؟ سنگان با لەبەر چەناگەت بە خۆت و قسە ئەی بە پێغەمبەر بە قوربانی چەناگەی بێ قسە لەوە جوانتر نابێت بێژە باوە بێژە لێ هەر بە خەتەر چەناگەی تۆ جوانە بێ ئەڵێ بەر هەیوانە وەڵی فەیسەڵ زۆر من تووڕێکا من یەک جام خاناخەمە ئەو بەر هەیوانە بە یارمەتی خۆتان مەیکەن بەهرە هێشتا باسی چم نەکردو گەورە بە بچووکیش واتە بەخشینی کچێک و وەرگرتنی کچێکی دیکە بەڵام لە چێش و قەبارە جیاوازتر لەوەی کە بەخشیتە کامەش واتە زانستەکەی دەکاتە بیگ بای سمۆڵ بیگ بای سمێڵ یعنی بیگ بای سمۆڵ یعنی بیگ سمۆڵ بیگ سمۆڵ دێبگات ئەجا تۆش فەیسەڵ خەریکە بەڵای پیر و پەکەوتەوەینەکانە با داوەتەوە زانی تۆش ئەی چی بکات دەیدی تۆ بکات گوڵی مەجلیس ئەی خەست بە لەسەرێ گوڵی مەجلیسم تێگەی ئەی سەرمێنم کە گوڵی مەجلیسم فێسەڵ گیان منیش زۆر سپاس دەکەم زۆر مەزموونی جەناب کە ئەو ئەزیێتەتان کێشا و هاتمە لاتە یەک دەقەت بینەرانی خۆشەویست سڵاوی گەرمی تیپی کۆڕاڵ و فەیسەڵ کوردیتان لێبێ بۆ ئەمەڵقەیەم جەرەتان لە بەرنامە ئیتیجای معاکس کێشەی ژن بە ژنێکی کەتان پێشکەشەکەی ژن بە ژن ژانە گەورە بە بچووکیش ئێشە بە هەردووکیانەوە ئازاریان پێگێناوە یعنی ئەلەم یعنی ئەلەم بەس ئەلەم بەزانی هیچ کە نازانی بەسەوە لە عەرەبی ئازانی ژیانی کۆمەڵی کوردەواریشمان ڕووبارێکە یەک قەتراوی و پیانایەت هەر بۆیە لە جیاتی گوڵاڵە و نێرگز دڵکی ژن بە ژن و گەورە بە بچووک بە دەوری ئەڕواوە کە هەمووشیان حەشایشی موزیڕەن ئەگەشێنەوە ئەشنیێنەوە مەجموعەیەنەوەی تریش والله بابەتەوە بەرنامەی مرشید زراعی بۆ من پێشکەشەکە ئەردەمەوەی گۆڕێ بە عەرزی خۆی بەرنامەی پرسیار و دیاری بەرنامە بە عەرزی خۆ بیگۆڕە بەسە وز بە قسە نەکەی ها ورتەوریەوە نییە قسە لە قسەی پیاوە نەکەی تۆ چی یاکی گوێرە من چیم من تەمسیلی نوێنەری هەموو ئافرەتان و خوشکان و خۆشەویستان و ژنان و دایەمیران و هەرمیانەکەم تۆ نوێنەری ئافرەتانی بەڵێ نایانی تەمسیلیانەکەم یعنی کێشەکانیان لە قەمە ڕوون تۆ توانی بە دایەلۆگ جوابی بیتەوە بۆی هەیە قسە لە قسە والله باوکو من دایەبلۆ پشتیوان ناسان لە زمانی قوڕیشەوە ئەوە قاعیدەیە لای من دروست بووە ئافرەت نابێ قسە لە قسەی پیاوە بکا بەتاتن نابێ قسە بکە بەس پێمان وتن ئەوە زەمانێ بوو کۆن جاهلیەت ڕۆی نەما ئێستا باوباوی کۆمپیوتەرە کەمەپیوتەر چی باوباوی تەکنەلۆجی ئایا تەکنەلۆجی ئەمەیە چێتیاوە باوباوی ئەنتەرنێتە ئەنتەرنێت بینەرانی خۆشەویست لە مەڕەم بابەتەوە چەند پرسیارێکە و ڕوژێنی شارە سەردەوانەیە ڕوژێنێ پێومانەیە بۆ خادری خوا بۆچی ژن بە ژن عاشق بە کۆمەڵی کوردەواریمانە بەهەوەس هەر لە بنەچەوەیە پەیوەندی بەو پەندەوە هەیە کە دەڵێت تێری گول عاشق بە داری شەق نەبووتە ئایا ژن بە ژن دیاردەیەکی لادیە یان شاریە ئەگەر دیاردەیەکی شاریە چۆن تا ئەستەی فلاسی نەکردو سەری خۆیان نەگرتووە بۆ هەندەرە و ئەگەر دیاردەیەکی لادیشە چۆن گەیشتۆتە ناوشە وەکو گەیشتۆتە ناوشات چۆن بۆچی ناڕاتەوە لادەکەن ئایا مستەڵەحی شیربایی چی دەگەێنێ جیاوازی چیە لەگەڵ مستەڵەحی لە جیاتی خوێندا و کامیان ئازاترن کامیان هینە مسارعاکەن زۆر ئەبازیە کامیان ئازاترن بەیارمەتی بۆ ئەم بەبەستەش پەیوەندیمان بەم دوو بەڕێزەوە کرد تا ئەم پرسیارانیان بەبێت تەرک ئاراستە بکەین و وانیش قسەی لەسەکە پرۆفیسۆر سەعادەت سەعدون بەڕێزی لە ژیانی خۆیان 25 کۆڕی بۆ
کێشەی ژنان گرتووە 25 ژنە بوو 27 کۆڕ بوو 27 لەگەڵ ئەو کێشانەی یافرەت و ژنانە ئێمە تەفاعلێکی گەورەمان کردووە و قومبەرەی نەوەیشی لێ دروستەکەن ئینشاءڵڵا زرمە نەکەی پاڵە زاناتەکەتەوە بە سروچاتەیانە هەروەها بەڕێزی چەندین مێزگردی گەورە و وردە تەپڵەشی بچووکی لە لای دارتاش بکرد مەزاد خان ببورن لەبارەی کێشەی ژنەوە گرتووە بەڕێز حاجی لاولاو کەرم گەڵا بەسەری ناسراو بە نێرە ناسراو بە نەبات لاولاو نەباتە گەڵا لێرە مستەڵەحێشکەیە زۆرمە کە لاولاو یعنی پیاو لاولاو پیاو شەکر یەک وەژنێ بەڕێزی لە ژیانی خۆیان دوو کچی بۆ خۆی داوا بەشن شیربایی کچێکی تریشی خواردووە و لە دوای ڕاپەڕینەکەشا بە سوڵحی عەشایری کچێکی یاوە بە خاوەن کوژرایەک يعني حاجي قاتلة يعني حاجي من الترسم فيصل تمني بود السم شاید کلمه وش قاتلی چیم هزاقر بوله پیلکندر بەڕێزان ئێستا کاتێوا تۆ بزانین پرۆفیسۆر سەعادەت لەبارەی کێشەی یەکەمەوانەتی کاویش کێشەی شن بەشنە ئەم کێشەیەکی زۆر کوشندەیە تاکیدی لەسەر گرم و پێشی لەسەر داگرم لەسەر مەسەلەیە چکە بۆ نەخۆشیەکە ئێستا بۆتەوە يعني بڵاو بۆتەوە نەخۆشیی زۆر گەورەیە يعني بۆم دەکەوتۆ لە نەتیجەی تەحالیل علمیە کە بۆی ڤایرسێکەوە ئەم نەخۆشی بڵاو بێتەوە ڤایرسەکەش ناوی حاجیڤاریا کە لە پوتە ئەم ڤایرسە ئەچێتە مۆخی ئەو ئافرەت و ئەو کچە و ئەو مناڵە بچووکە بە سەزمانانەوە يعني وایە لێەکە لەگەرمەی تووڕەبوونا وایە لێەکە یەکسەر لێ بابە بمە بەشوو بابە بێشووکەم بابە بمە بەژن بۆ خۆت بابە بێش بۆ ئەمە يعني گوناح يعني ئەمە زەمیر قبوڵی ناکەن جا چۆن مەسەلی کوردی هەیە ئەڵێ چی ئەڵێ ئەگەر خوا غەزەب لە مێرو لە بگرێ کا بە سەمتیە ئەنجا ئەگەر خوا غەزەب لە کۆمەڵی ئەمەش بگرێ ئەمسالی خاجی بۆ زیارکە حاجی جان ژیان ئەو قسەی خۆی کرد لەسەر ئەو کێشەیە تۆڵی چی چۆن یعنی یعنی لەم بارەیەوە چی لەکەم باوەڕەوە باوەڕ ناحاجی لەبارەی شن بەشنەوە بارە تووشی التیهابی شاخیصین بووە هیچی لەبیر نەماوە براوەسە بۆم سەعاوت پرۆفیسۆر ئەلەمە کە جواب دێمەوە یەکەسی فێسەڵ گیان ئەوە دوایش پێ و بڕیم قەیناکەوەش دەرنیا ئازادێ زۆر باشێ ئەەکەم و زۆر مەمنونتانم کە ئەو ئەجێدەتان کێشا و هاتمە لاتان خاص بە لەسەرێ میکرۆبێکی وەکو تۆ ڤایرۆسێکی وەکو تۆ چییە من پێم دانیشتمە ئەو باسی چییە فێسەڵ جنێوە یان نانە چنێو نییە دڵنیا بە چنێو با پێتەڵ قسەکە لێوە نێت ئەمجا فێسەڵ گیان حەزەکەم لێرەوە کە سەعاد دەڵێ ئێوە دواکەوتون شتێ ڕوونکەمەوە بۆ سەعاوەت و ئەمسالی سەعاوەت یارە وەڵات دواکەوتوی بیسەلمێنە ئەڵێ دراو تۆ دواکەوتوی داواکرا بیسەلمێنە کە تۆ دواکەوتوی یعنی پاری بەمێ دراو حاجی جان قسەکانتەوە يعني أنا رياضيات بازي كمان سكورة كيلي ويا ما هم بوبيم رابي كيدا مجال الرياضة يا ما الرياضة نارمەتی خۆ پرۆفیسۆر قسەکانتەوە ئەمجا فێسەڵ جان حەزەکەم بە سەعاتی ڕابگەێنم کە ئێمە دواکەوتونین و ئەشی سەلمێنم چون شێخم بەبیرم نێ بە مناڕیش کە ئەچوین بۆ حوجرە لە پشت مەلاکەوە دانیشتم چی دەکرد لە پشت مەلاکەوە دانیشت دوور نییە باسی سیاسەتی کردین بابا جان سیاسەتی چی ئەم تۆمەتەمان بێنە فام جاران بە دەرسی قورئان خۆڵم هەبوو لە مزگەوتە دەرسی عەبادەت هەبوو ئەمە لەلایەکی کەشەوە فێسەڵ جان بەبیرم نییە بە مناڕی هەر کە موساقەبەمانە کرد بێرەکەوە جێگەی وەکو تێسکەی فەڵ لە پێش هەمویانەوە دەرەچوو کەواتە ئەمە ئەوە ڕائەگەیەنێت کە ئێمە دواکەوتونی ئەتی بۆچی دواکەوتوین يعني بۆیە دایمە تۆ وەکو تێسکەی تفەنگ بۆی دەرچوویت چووکە شعوری داشتراوە هەستی بە هیراشی نەکردووە هەستی بە ماندووبوونی نەکردووە ئەی چۆن هیەوەیە هی دوشتی وایە مرۆڤەیە هیلاک نەبێت قسەکانتەوە کە حاج ئەمجا فێسەڵ جان جاری ئیهمانیەکەم جوابی دایەمەوە من بابینەوە سەر مەسەلەکەی خۆمان کۆمەڵی گوندەواری ئێمە حاجی بوو فەزەمۆل بەڵێ کۆمەڵی گوندەواری ئێمە تیانی حاجی وەرە چۆ دەرێنەوە ئەوە توانی قاموسی هینی بۆ بگەڕێی ابن ليل الحجري دۆزیتەوە فێسەڵ جان خۆتان ئەزانن بەخوانان هەر ئێمە پێی ئەەکەین و ئاوە جگە لە ئەوە بۆ چی جگە لە چۆڕە چۆڕی بەلوعەکە بیری ئینتیوازیم لێوە 35 مەتر بۆ سەر پرێ ئەلتی
کە ئاوم دۆزیوەتەوە یعنی ئەگەر 2 سانتینیکە بڕۆشتمایە وێرانیەوە مەمە دۆزیەوە 3 سانتینیکە بڕۆشتمایە کەوتمە خوارەوە لەسەر پرێ درۆکی سەبۆ سلمێنم کە درۆکی چکە تۆ کفر بە عیلم کرد یعنی نیوەتیرەی گۆی سەویە کاتە 6370 کیلۆمەتر بە حساب و بە کتاب تێگەی چۆن تۆ توانیتە بە 35 مەتر بیبڕی بکەیتە خوارەوە چۆن حاجە قسەکان نەکەوتومەتە خوارەوە وەڵام ئاوم تیا دۆزیەوە ئاوارێ دوای ئەوە ئەڵێ 6000 و ئەوەمە وەڕی دووری پێنجوێنیان مقەچدە باشیەکە ئەمجا بابینەوە چەند مەسەلەکەی خۆمان تێ قسە زۆرەکان ئەمان بە هەر حاڵ ئەمجا فەیسەڵ جان بەخوا کارەباکەشە کارەباقی خۆمان ئەو شەرزەنفێڕەکەی گۆشەی شەرزەنفێڕەکەی ئەمکاتیایەتی و کزێتی بە 2 زەنفێڕیش و هەر ڕۆژەم لە قورسێکی لێ ئەگرێت 3 زەنفێڕ ڕاکێشاوە زەنفێڕی بۆ دیدە بۆ ماڵ ئەحمەد لێبێ 2 ئەمپێری بەس بۆ دەوی ئەڵێ گسکی کارەباییش ئەی چۆن ئەمجا فەیسەڵ جان ئەمە هەمووی لەلایەک ئەم شتانی باشمان کردم قڕ بەسەریە ئەمە هەمووی لەلایەک ئەمە هەمووی بۆ ژنیەکەنی ئەمە نوێنەی ژنان یعنی خاچی خۆی بەنانەوە وایشی چکە تەبیعەتی کو لە خاچی هەیە گۆندامی هەرسی نییە وەڵایی بۆ هەیە لەو ژەناونجێم پرسیت بزانەوەی جوچیەکە خۆم لە ماڵەوە ئەمەشیان تەواو فەیسەڵجیان کەواتە تەبیعەتی هێنیشی هەیە شەمشەمە کوێرە هیچی بۆ ناخوێتێتە وەرزی سوباتەوە ئەی چۆن هەمووی تەحالیل علمیە فەیسەڵ تەحملم نەماوە بەدەستیەوە خوێنی گەنجەتی بەرز بووە دوای چای تۆ کەی لۆلی بڵایە لەگەڵ منە قسە بکەین لەوە دانیشی تۆ لە چاو منە پۆیتوای بخرامی تۆ چی حاجی جان قەیداکە گوێ بێ قسەکان تا ئەمجاتی فەیسەڵ جان وەکو باسمان کرد هەر کاتێکیش ئافرەتش لە شنی شووی تێکەوت ئەوا پڵنگێکی نیە و هەردی وەکو منیان بۆ دۆزینەوەتر بۆچی بەفی ڕۆیان بێ وەخوای شامت بۆشە باقسەکانی تاوکە مقاتەعەم مەکە هەردوو چاوە دەرێ من مەجمەعەیە کچم هەیە لە ماڵەوەڵێن باوکە با شووەکەین بە بڕبۆی بین بە کچ بۆ تۆ میژەڵم نە باوشی من 12 تا 13 ژن کافیە لە ماڵەوە بەشە بۆ احتیرامی کرد ئەزانی چەند ژن هەیە لە ماڵەوە خاجی ها خاجی چی تۆ جارێ باب تێ بکەم خاجی تۆی خاجی تۆی تۆ ژنێکەکەی ناوی خەجەیە تۆ ناو خاجیە فەرقی چییە بزوێنێ گۆلفێکی بینێت ئەچێکە ئەمجا یعنی ناو نەماوە مثلا بڵێ زەینەب وەرە ئەمەدی حەبڕۆ لە میعەد تۆ بڵێ خرگە گوێ ئەوی پێسڕکا ئەو شتانە نەماوە ئێستا نەمبەری بۆ داناوە نەمبەر 1 گۆرێەکان بشۆ نەمبەر 2 پاپۆکە مەڵخا نەمبەر 3 جلەکانم هەنی بۆ یعنی تۆ بۆ خاتری خۆ پێغەمبەر خوا بیا لە ناوی دەمە زمانە بچکۆلە بە برنجێ خاجی باش عباسی عنبەرێکە برنجێ عنبەری بەڕێزان لێرە داینە سەر پرسیاری دووە ئایا ژن بە ژن دیاردەیەکی لادیە یان شاریە حەزەکەی پرۆفیسۆر سەعادەت بزانین ڕاچی من ڕاوچی نیم ئەمە یەک من پرۆفیسۆرم پێم وتی چۆنە لێریان مەسەلەکە ئەو کێشەیە بەو شێوەیە حل نابێت بەو شێوەیە نابێ باسی بکەین ئەنجام مەسەلەی ژن بە ژن دیاردەیەکی زەمانی زووی کۆیلایەتیە زەمانی زوو بوو وا بوو مەسەلەن لێکی ئەو عەبدێکیە بوو ئەچووەی فرۆشت ئەمیشە چێ خاچی کچەکانی بەسە عەربانێک بەردەی مزگەوت دیگەر هەراچێکە وەرەوە بۆی بارەجی خۆی فرۆشێ پێشەوە تۆ خۆ لە لادێ ژێری باسی ئەو کاتەما بۆکو فەرقی چێ لەگەڵ شارە بۆی بزانین دیاردەیەش لادێش لەسەر تەمان من وەختێکە لە لادێ بووم لە لادێژ لادێش گلگامیشیش لادێی گلگامیش فەیسەڵ گلگامیش ئەو بۆ خۆی قساکە حاجە گوێ بێنێ ئەوە سەرۆشی هین بووە ئەتۆفینیقیەکان ئەوەی کۆن زەمانی زوو تۆ نایناسی ئەنجا تەماشاکەم کە ئەمبینی کچیشان لەوێ ئەیا بەشوو هێشتا مێردەکەی ئەمرد چ ڕۆژ نایە بێت بەسەرەوەیە گرفنەکەی هێشتا زەر ناکرێت باوەک بە زۆرە هاو چاوی سوورتەوە بێ شوو بکەیت بۆ کە من دیفاعیشم لەوە بکردای ئەو کاتە پیاڕۆتم تۆ خاینی تۆ هیچ نیت تۆ هیچ پیابەست بۆ وا پێ بڵێن بەڵام لێرە دا حەدیانی ئەو دیاردەیە لە شارە نەماوە بە جیاتیەوەی 4-5 ژن بەژنکەن 2 ژن بەژنەکەن ژن بەژنیەکەن فەرقی کردو یانی تۆسێ
پرۆفیسۆر هیچ نەسیحەتێکی نییە بۆ ڕێکخراوی ئەوەیە بۆ ڕێکخراوی ژنانەکان بە هەمویان ئەڵێم بە ئافرەتان بە خوشکان بە دادیران بە هەر هەمیان ئەڵێم هەمووتان بە سەربەستی بە ئازادی بە ڕزگاری بە بەختیاری کوڕە بە قەرەجاوە کوڕ بە سابونکەرە کوڕە بایتر هەمووی نەبان هەمووی بەیەک دەگاوارکەن بڵێ ئێمە نامانێشن بەشن نامانەوێ بۆ با نەمێنێ بەس کە هاتن بە پۆستە و پەرداخن سەرپۆر لەسەرکەن ئەمە یەک تۆش نوێنەری ژنان پێیان بڵێ بە قسە لە قسەی پیاوان نەکەن بۆ نییە تەداخلی ئیشیانکەی دوێنەوەی هانەش نەکەی ها پەنجەرامەوە شوێنە ئەمە دووسێی هانە یاری ڕقمەسی من هەڵەسم تێگەی ئەجا دانیش بووە پەنجەرانەوە شێری جاریش کە هەموو نازانەوێت تۆ بەرامبەر ئەمرن نەمێنیاوە تەوقۆ لەگەڵاکەم ینی تەوقۆ لەگەڵاکەم هیچ کێ يعني احترام أقرب سمير اسمي احترام أقرب جيب كم شارني يا خير بويا خير كم وشبيني كيف يخوتها أيوة ما نبي شو كاب فيصل كان لما لو شطل جاي كتير هي عليه منظمة يفاو سربوس لما لو لنا حديقة كيا كتير شو كم غاي يعني داين بيني تيا كاي فلوش يا بشو كتير شيء يعني بيني تيا كدوري كاي يا بشو يعني كليتي بس العبين أما نادي ما مصر وتوراد اللي باشي ترى بيازك الجو عين ناكي هي تصفيت طوال تحمل منها تسيرتي يعني تسيرتي بإلهي أدواتي جارحا فيه وحوش الوجاوي المخوان يعني تو أدواتي جارحا فيه سرشاو من إخواني وأنا باليه من أدواتي ضدي جارحا فيه وهم سرشاو ما توصلوا بەڕێزان ئێستاکاتی وا تۆ بزانین حاجی بۆ پرسیارە چێڵە ئایا ئەم دیاردەیە لادیە یان شاریە ئەمەڵێ لادیە و لە شارە وجودی نیە تۆڵێکی والله فيصل جان ساعات خانق كاك ساعات لا معقولي في السرية يا بس شو كمان بك شوارع سكاني او عليهم كأبدي عديل عدينية شو تشوفوا منا صالكاني سيو شوار سيو بيان شكل بنجفتر برو ومرتي نصرنيها برو واخوات وصات وصوت بنجا تبعتي شي صديقية سياسة صالح حاجی جام سەگانەکە شار دەکەم وڵی مەجلیس هیچی تۆ پێ ناڵێ پاش بۆی تەیەق بیتەوە فەیسڵ جان من لە پەنجاوە لە ناو شارام پارشم بەشنم کردووە بڵێ لەگەڵ شێیە لەگەڵ ڕئیسی منەظەمەتێکی ئەوروپیەیە کەواتە ئەم زاهیرەتە ئەوە ڕائەگەیەنێ زاهیرەتێکی عەشایری عالەمی بەحتە ئەوە بۆ مسلمانی دنیا وەکووتم کچەکۆ نەفرۆشتی بێ بە بیانیەک بە دۆلار گۆڕی داخە با گۆڕیتەوە دەبێت داخە من ئاڵدم و ساڵدم بە کچەوە ناکەم کچە نەکەین لە هەنێ حاڵەتانە بێ کچێم بە کچ زەرورەت ئەمجا فەیسەڵ جان ئێستا کچی من لای ئەو کابرای منەزەمەتەیە خوشی ئەویش کە ناوی شوزیە شوزی جیانە زۆرم خۆشەوێ لای منە ئەمجا زوو کە شەوان بۆی کە خەوی لێ ناکەوێت ئەو گۆرانەی بڵەمە هی بیا و هەی بیا و دەقڵێ بیا و خانمە شوانە هی بیا و هەی بیا و دەقڵێ بیا ئەمجا بۆیانیش کەسی بواڵێ بۆ کشێتۆ من ڕەجاو فی خەیاوری نەکای وا کشێتۆ من ڕەجاو فی خەیاوری نەکای وا وبەنەی وەسمانی جان بەو چاوری نەکای و فێک لە خۆشە بەڕێز پرۆفیسۆر سعدە کێشەیەکی ترمانەیەویش شیرباییە تۆ چۆن باسی شیرباییەکەی شیربایی یعنی پیرۆزبایی نه پیرۆزبایی نییە شیربایی یعنی تۆ کچێ بە خێوکەی لەوانێ 2000 قوتو شیری بێتێ کە گەورە بوو یا بە شوو پارەی شیرەکە لە کابراز مەکە بە قاعدە شەر نیوە بێت لەوانەیە اعتیماد نەکەین لەسەر شێری اعتیماد بکەین لەسەر سیریلاک لەوانەیە بکەین بە سیریلاک بایی هیچێکە بۆ نابێت شەر نیوە بێ ئەو مۆزوعە وەکو یعنی شتەکۆنەکەی لێ هات فرۆشتنەکەی لێ هات یعنی ئەیفرۆشێ خاچی بە ئارزووی خۆی ئەنجا ئەو شیرباییەش کە وەریەگرێت بۆ خاتی پێغەمبەر لێ ببێ بە شەخ نەبوون هەر لە دەبێەوە هەتا ئەگاتە بابوشەرجی لای بەکات حاجی جان ئەڵێ ئەم مەسەلەی شیرباییە وەکو کۆیلایەتێکە وایە فرۆشتنەکە خەڵک عەبدیە بوو کۆنی فرۆشت بەبارە ئەی باشە ئەوە کۆیلایەتی ئەڵێ سەعات خانم کاک سەعات ئەمە کۆیلایەتی نییە ئێوەمانە
بەڵێم ژنان کە ئەچنە داوای یەکێک لە کچەکانیان داوای یەک دوو کیلۆ ئاڵتونی لێ ئەکەن زاوا خەنە قەرز و ساڵێکەن بەوە بەشێت ئەمە خۆیەکی نییە. بۆچی داوای یەک دوو کیلۆ ئاڵتونی لێەکەن بۆی کچەکەمان بە ئۆزمیل بۆ پیاسە بکا خۆی باید ئەمەشان نەمێنێ بۆ خاتری 44,000 پێخەمە دەبڕۆدەی واتیە خاتی چکە بۆ ئاڵتونە پێتەکەی سپاویشی لێکە فەیسەڵ پێ بزار مستەقبەلی منەکە چیە سەقەت بووە خاتی وە لەگەڵ توی نییە ئەواڵێ ئەو شیربایی ئەوی ناوڵاتون شتێکە داواکرێت بۆ کچەکە مێنێتەوە هەروەها زامنی ئایندەی شوکردنەکەی زامنیەکە پێم وتووە چونچێ بۆ لیرێ ڕەشادی ئەخەنەمەوە جوعەکەوە هەزار پێشەچی و پاشەچی وەڵام پێشەچی ئێمە ئەوەنە وەرەگرین و پاشەچە گەشتی ئەوەنە وەرەگرین ئەڵێ خانوو ئێن بەکرێ ئەمەتان نەمێنێ ئاوەها گژێن بە شوێن خانووێن بەکرێەوە ئێوە ناڵێن یعنی ژنانەڵێن تۆ ناڵێن من هاتم مجرد تمثيلي واقم كذا بشن بيني مخومك بالساعة ماضي ما في باسيل بيشكي باسيل نقلاتي كاكا ولا وسر خوتي جا من نايم وسر خوتي حاجی جان ئەو باسی شیربایی کرد تۆ چۆن باسی شیرباییەکەی لە کۆن و ئێستارە یعنی لەبارەی چیەوە باسی کەم ورە شیربایی فێسەڵ جان ئەرێ ئەمە چییە بەداکانە وت دواسی لێبێنە کاکە دواسی لێبێنە ئێستا یەکێتە خوارەوە بەخۆت نەبوو جا فێسەڵ جان پێویستە باسێکی تاریخی ئەو مەسەلەیە بکەین شیربایی یعنی تۆ کە کچێ دەی بە یەکێک مەخشە کابرانیەتی خوشیان کچێکی و باتێ مەجبوری چی بکەین لەم حاڵەتەیە یعنی کچەکە تەخمینەکەی بە پارە یعنی چۆن حاجی قیاسیەکەی وەزن و من باسی کچەکەم باسی کەوەنتەر ناکەم تەخمینی ئەەکەی بە پارە وەکو ئەو وایە شیربایەکەی وەرگرت بێ ئەمجا ئاڵێن وەختی خۆشی ئاوا زەمانی زوو کچێکی ئاوا باڵا سەروی دەمو چاومان 20 تا 25 دیناری کردووە هەش بۆ 30 دیناری کردووە ئەمان چاکەکەی چۆن سەقف سڵایت مارۆنی دخار بۆ مەژێ سەرسلەندەر MBC نظامی تدفیعی مرکزی و تبریدی مرکزی کێگەی دەشبوو فۆرمیگا شەژێر SEL ڕیاسیەکانی باشەکەم بەڵێ ئەوەڵەی کردووە باشە وەرەوە سەر هیوارەکانەوە ئێمە لە مەنتیقە سنایەکە نین کاکە ئەمە بەرنامەیە لەوە ڕەس نین کاکە ئێمە ڕەس نین تەقریبا وەرەوە سەر بەرنامەکە و قسەیەکی ئایدۆلۆژیانەی نوێ پێ بڵێ ازدواجێتێکی باشم پێ بڵێ تەحلیلێکی عیلمی پێ بڵێ دار و دەوەن وای لێ تۆ لە پایزێکی تاڵ و لێ دەگمونی خەمێکیونێتە بۆت بەرفروشتەی نوێی بەرەو دنیا ئەفسونایی لەلای دەستپێ لە ناوە چیە تۆ پرۆفەسەری بەربەلەتێکە بزانە چی لێ هاتووە پرۆسی و قەرباڵکەرەی مزگەوتی گەورە هەلەکەنێتی خۆرەشانە بەر 1000 کەسی دەوێت ئەگەر نێکی بەشەرەوە دێر و پرشت دێرێن کاکە جان پرۆسی و قەرباڵکەرە بزان چی لێ چایشم چێ بولێتەوە ئاکەسم لە خۆم نەما عینەکەکەم بووە کاکە جان وەرەوە سەر خۆر بە قوربان پرۆسیریشانی مەرێکە بزانە چی لێ هاتووە زانە چ پێشکەوتێکی تایە مخم مدير قرام مشتري قرام زحل قرام دارسي بخاطري فيها خمر عاشي بخاطري ورا ليري ويا وتا ورا عنديو فيصل جان تفضل بجدي قيل لي يا شو صار خوف حاجی جان قسەکانت تەواو ئەمجا فیصل جان باسی چیمانە کرد ئێستا دەور و دنیاکە گۆڕاوە و کچ بە دۆڵارە خارجیەکی لوزێتەوە کچێکە لێ فرێنە کەسە دۆڵارە بیان کرد كلمة أو سبيكي بصاف جوانتنية خارجيەکی ساف دێتەوە چەکشە دۆڵارێ پێ ئەشەشێت و لێ یاکچە و لێ فرێنێ بۆ هەنگەرانی ئەمجا فێسڵشان نازان باسی چی بۆ بکەم ئەمجا منیش لەلایەن خۆمەوە تەسنیف لەلایەن خۆمەوە بڕی بەرجازارم پێشکەش بە تیبەگە کرد حاجی جان قسەکانت تەواو فیصل جان لەلایەن خۆمەوە من
لەلایەن ئەوەوە کچم کردووە بە سێ بەشەوە تەسنیفم کردووە تەسنیفی کردووە بۆ خاتری خوا وەگەڵام پرۆفیسۆر ئەمە پرۆفیسۆر نیم ئەمە نەخۆشی تەسنیف کردووە تۆ پرۆفیسۆری من پرۆبەگلایت جامزين تصنيفك مثلا اواني كقشيان سرد 2 متر اواني شايشين 3 متر لاعبي باسكت شو ما باسكت فيصل جان كردوم بس يبشوا ابو السترينجيك ابو التنوردو ابو البوستو فرداخش لا فيصل جان بوستو فرداخ قدام او تايبي لشرني اللهم قد قارب يشوفك يا أخو أقل فرين بشوبيا بشو كساوي والله أبو السترين شكا ريش كيف وجيرا وخلق هواليك بابيته والسترين من الزنان خمو مجموعيك شم هي على برونا جان هالسترين زبيغن رشيقلو أنيقلو بارشك تيجي أما تسليفيك أصلين لناو هني جماعتها لناو هني جماعتها كتب شويان وبقرعة ولا بلاشية تلسي ولا كتب وبقرعة فجار الله ها أموت ولا يكون كنكا كي أجي فيصل جان أم جايتي من بشاي وخوم نمدي وبدريتي وابقى مواري إيه حاجي مقايسي بيرنا ماوا شو زور كوني بدي جازلو كليبيو ديالي لساخي بدينا شيئا أم جا فيصل جان كي كباشكين والله يناشان اليوم ترى من برسالي كذا بس دايما زين اخوان وين مجنديه برزان كتب الشودان بصلحي عشاري لبري خاني كجراو ديار ديشي تري كومالي كردواري من كشتن روايا شوكتني تيكري بزانين بروفيسور شون ام مسألة تحليلك والله كاكا من اليوم مسألة تورتي كي بكوشي مثلا خانزي ودقيقة نايبه باربياته ببوشراوكا نابه سروت وسامان نابه عرزي بياته كتاكا هي زورة لبرد ما كوتوا اي تون اي عدا مبوتو انجا باشا انجا خاوة قاتلكش هرچی حق و رقو كيناقيت يا لكتينك بداغتو شو رشتيا كده بس الله املا اولا بليا ايبو يعني ما بتيجي ملحوظة اي تو سببي او كشتو كشتاري بوتشيجري اويا يعني لا أنا قانون شهر سريكا بابا قانون شهر سريكا بو شهر سريكا شيخ شهر سريكا ما قانون شهر سريكا كورة دا فرقة بلا بولا قانون بزاي سباحي سنتول مع قانون أي بروفيسور ومسألة شك زوري شك زور مسألة كشتو كشتارة كو شك زورة كان لخوا بزيابي ومن زور بوا إيه سواليات يعني شغل قال لباي أي توزيع أكلية لجادي صابونة كل نفر يدوس شي بركه انت اوانيه تو بي باساتي زوزو بسر بس احتياجينيا بلاينك بلا يا برخنا بلا بابا هو موضوعي ايمن كل تو او نوته لا واش واني كان قد واني يعني خمنا كمان كيف يخوتها من أسادي نيبوك سناكم كساكم بارزي خوب أسادي حتى نظرك أخساري ما بدش لأنه ما وجه قطعي أخذنا شيكان من يكسي خو ملف أجا وتويش نكسانا نكردو كاكا أو تايش نكردم كاكا أكسانا نكرد لبنا ديوارك شونية بتزيه لبنا طاق طلقته وكشن أنت أقدر نشر كشن أوانية أبي باشكوت نية نفس الوصل كوني ديك هذا جدي أنت بقدر يكفي نباتونية كنا كنا جسم تو كاكبانا من يمسكار يتاكي أنت يعني كشنو كشتارا باتوزي أول بيتو لسر خوبين تفاهم هيا لقيكا هيا لقيكا زورا لقي إسباني هيا لقي إيطالي هيا لقي فرنسي هيا باقسي بيمكن شرطي يمكن يسروا لقي حاجة جاخرة شيخ تورا بالبودي يا ابو شوي كاش حاتو بما اول شو بو اسبانيا رقصي زور كاك اخر والله الى خومك الشب الهي لا بس هنا حاجه لا بس كسير يا بنادي الاخوات السيكش دول باري اول صعود شيخ صلحي عشائري والله من فيصل جان على السودينية شلون سودينية؟ أولا قانون تورني كلام من منوين تو تفسيري بكتيك قريدوش من يتدعم الشيء
أما استفاءات شاكي ورثة جاري ما باسي تصفيتك والتونين باسي تصفيتك وأنت ما تفرص لا باسي تصفيتك توي نسرع باسي تصفيتك سكان الطاولة فيصل جان كسامن نمودة تنبوين ما صالي نوسو نودو دو انتفاجك صالي نوسو نودو دو انتفاجك بأربيجي نيشانشتين معنا كد لقد مسمعي برادري خو معنا نيشانشتين معنا كد بوبي ساقتي بوبي والله أرسى أربيجي كشخصيات بود أو نابا متروف يشتيشي جوان كاكا نيشانشتين معنا كردو أربيجي أوا قربة دسمو نيشانم قرتوا ويك توسقال أملا نيشانك يقل بل بياوي كو قنبو نما كاكشان برايكا براي كسرا مداما ويناتا تشيا وبتبت تفوتوش تبخويكن برايكا براي كسرا شو كلي الشيطان أري وكل الشيطان شوية بس كلي الشيطان لم لاقى جواب حاج جانين كاكا براي كسرا قري قري ويش اللي كشانو والله بيصير بين ما تفهم والله حريق زوري بتنجي هالكافي كلنا نما كابرا والله يديك نما كابرا كابرا يبري بريك وشاو كاشيدمو شعب والله برخيخ كش ممنع نقوى بايع كشمالي يقول دبزنا شيء سفاش أو شتيجي تركات حاجي على التصحيح بكتشين بوي دجمناتي دابرتشين ده من على موانية شلون؟ من عليهم حاجي دروغي دو سريعي سريعي نجامانكم اتشكبو عليه مسألة شي كردي لا يخومان هي عليه برخي نير وخاجي نير بو سربرين ماشي حاجي أولا لها مستردمة من بيختومة تصحيح ببياويدي أول بلام تو هر تصحيح بأفردي بو خود بو براك بو إيشاكا وبرا بو زوج تكتب أو رونكرو جا فيصل جا من شي جوابي بعقلي أعوام كورا كي إصابي برماو إساس سردمي كشي جواب جنسي لطيفة تي سردمي روحاني مبادئة أجانبه چون يكون بهزار فريشي يشي وشواشاني قوش لم شرينا أخويا أبو زمزم لكل ذي غابات كده بلان أقل لسن دقورة كجوايا همو عالم مبروجي حسنة شو بقش كاملة شركنا تي أقل أمريك إيه أمريك دوهم يعني دو جاري بيش المشتي لا قضايا مسألة شرينا أخويا أبا من مالي حاجي قصبك لا بنسي أما لا شي تلوى يستاكت بو بعمري سحبة شون بو دوائر بو سكتيري بو رخلاوة كان كنا بعالمي أشكاها والبمالم أو رخلاوانة تالبي كشكان مالا بعالمي أشكلا شبشة دولار بقل شبشة نرقص تيدا قريتو كشكو بابي بسكتيري من تي أقاي شرمي شينية أما أو أم جاشتي شيكش نوالاتونيا معاملة شيء أو معاملة ما حوار معاملة بلد شكريك بريك باني قبل معاملة بوتم شيك على دايريك بزان هزار أم شما بيناك دبلان بير ناس كتير جوان كنش معاملة قبل أبرر لها معاملك أنت باكود بوخوي هم هربلا برخينير بوسر برين باشا من يزمن ميقا لمر بس بو بعد بياكد باشا قلنا مسألة تعيينات ومسألة نالا قطع بو مسألة شكل خوم شخصي خوم سيما آخري شي معاملة بو نكرا سيما هاي لكي قلت خرج مكردو بو أنا قطع راسك بس يعني وقتي توصي معاملتي شخصي شباس كيف خارجي يعني كساقل جوانا لسسلم ومن بوكس عمل قطع بلام والله وبالله وتالله دروكيت دروكيت باشا تو والله كتبك وجراوكي تو إضافوني بو مداخلة لا صافي تشتيت
ولا هیچ ئەزانێت ئەی بۆی من زۆرم پێ تێکەی بەسەری ناخەم تێکەی بۆی پێ دەبێت زۆرم پێ دوای لێ هاتووە باشە لەمەوە دو ئازانی بچن چی بکەن ئەوەی کە سێرچی هەیە سێ قەتڵ بکات وانە قاعیدەیە ئەوەی چوارچی هەیە چوار قەتڵ بکات ئەوەی پێنجی هەیە پێنج قەتڵ بکات وای لێ هاتووە ئەنجاو ئینەش بگۆڕێنەوە مەسەلەی قانونی نێودەوڵەتیەوەی کاڵێ دیل بەدیل بیکەن بە کەس بە کوشراوە عالەمیە باشتێکی جوانترە کەس بە کوشراوە ئەی وایە چۆن بەس چاوە وەڵڵاهی تووڕەم بکەیت ئەو شەڕی ناوخۆی خۆمان کە ئەیبینی بە چوار دانە کچی جوان ڕایەگرن باشە بە چوار دانە کچی جوان ڕایەگرن بەڕێزان پێم وابێ ئێستا بیر و بۆچوونی ئەو دوو بەڕێزە لەلایەن هەمووان ئاشکرایە ئێستا کاتی وا تۆ گوێ لە بینەران بگری بزانین ئەوان چێڵن کۆڕاڵە فەرموو ئەلو ئەلو فەرموو کۆڕاڵە من ئەتحەوم لە باینزانەوە قسەتان لەگەڵەکەم فەیسەڵ ژیان سۆنی ساقی باوکەکەم سەرچاو کاک ئەسحەو تۆ چکارەی خەڵکی شوێی وەڵڵی من خەڵکی زۆر شوێنم لە تەبینەوە قساقی کاکە کاکە ئەو بسنانە دابە ئەفوو کاک فەیسەڵ وازانین ئێمە جانبازین لەژێ پردەکەنەوە لە دایکبووی گوندی زەباری سەر بە کەرکووکم خەڵکی سەمسەماڵم بەئشلی هەورامیم ئێستا دانیشتووی کۆمەڵگای زۆرم لێی باینزانم یعنی وانەی کە ملیان زۆرە بڵین ئەو جا باوکەکەم نەمانزانی باینجانی کوڵاوی نەم سوورەوە کراوی حاجی جان حاجی جان ژیان حاجی جان خۆت زاقۆت حاجی بە یارمەتی با قسەکانی تەوەکە فەرموو کاک ئەسحەو بووم بە سیاقە و باینزان نیم لەناو باینزانەوە قسە تێگەیشتم یعنی تۆ تۆی باینجانەکە حاجی نێگەڕێ وەرە حاجی باتاو تا ژوە پشۆلە کۆنەکە بەڕێکی زوێ بکڕە نەزەلی کاکە قسەکانی تەوەکە فەیسەڵ جان لە ڕاستیا من ویستم لە ڕێگەی ئەم بەرنامەوەدا دەنگم بگەێنی بە گشت منسوولین بزانتە شارەزەرێکی وەسعمان ناکەن نەسادەمان سادەن هەندە کۆڵانمان کۆڵانن نەهیشمان نیشت ئەوە لە تەلەفۆن و کارەباو هاوگەڕێ یەک تەلەفۆن هەشت ئەویش لە ماڵی مدیر ناحیەت من هەراوەندەم هەشت مەمنونەت خۆیە لە قایمێت دێ براکەم تۆ باسی چیەکە ئەو مشکلانەیە مێلاقەمان چێ پێمان کاک ئەسحەو یعنی تۆ هیچ سەرنجێکە بەرامبەر بەم بەرنامەیە نییە نەوەڵا پشعاقەوم ئاش لە خەیاڵ شەوان فول سەرخۆش برە بڕۆی لە وڵاترە بەڕێزان با بچینە سەر تەلەفۆنێککە حاجی ئەمەیەک باینجان نا تەپسی کۆڕاڵە فەرموو هەلۆ ژیان هەلاوێن My name is Mary. Merry Christmas. Excuse me. It is اتجاه معاكس. Yes, and I am Saadat. Mary, how much sugar do you want? Sorry, Mrs. Yes, of course. Can you speak quick because the time? Yes, Mr. Faisal. Can I speak with Mr. Hagi? Leader, nobody can speak. لا خاطر يعني كان I speak أنا تونا مخسبك أنا كان we speak تونا مخسبك كان أول أقول Sorry, Mrs. I have an idea about you. You are staying in Kurdistan for a long time. Can you speak Kurdish because our guests not understand? فيصلي بالبن. Yes, of course, Faisal. من هسقسل لك حاجي تو هز جنبجن. أنا والله. جنبجن كيشة بوجن. حساب نية بو عفرت. جنبجن قريدة لوني بجيشت. آيدا جن خراب. آيدا تشلدرن خراب. هو بشير يتصل منه. كاكا دايما الشيء لو بقول صدرن يعني منالكات. هاي منالكات يوم حاجي تشلدرن يعني بيبي.
چی؟ بیبی بابا بابای زینب فرمودادا قسەکانتەوە حاجی تۆ ئێستا ژن بە ژن فیوچەر هەموو کەس ڕقتو بە تایبەت ژن هەموو ڕقتو بە کورتی تۆ ڕێگە هەڵا و بە کوردی خۆشتان تۆ سەهویت سپاس فەیسڵ زۆر سپاس حافیزی ئەڵێ سەهوی تۆ خەڵەتی ئەو ڕێگەی تۆ گرتوتە غەڵەت دەبسام جوامی بەرەوەدەی جاخدە من زمانەکە نازانم وحی بریە نازانم بەس بە هەر حاڵ محاوەلا ئەکەم چونکە شوزیجان فێری کردوم لەما شتێکی تا بەمەوە لەو شەوانەیە وتی ماچم بەرێ جایتر شتێکی وت ئەوەم لەبەر کردووە ئێسککویز می پلیز ئێسککویز می پلیز مێری کریس پلیز تەواوە نەوەڵا تەواوە مێری میستەر مێری میستەر بۆشی میستەر مێری ئایام بەعز وزوی لەگە خۆیان بەعزە وەرە با بە شێوەیەکی انگلیزی سڕەت تازە مۆدێل 2000 پێ بڵێم انگلیزی ئەو قسەی کە تۆ کردە جوملەیە ئەبێ بڵێ هین ئایام بەعز ویز ئەوەر ئەبێ وا بڵێ ڕاستیکەیتەوە کەوەر کەوەر یعنی بە کەوەر بڵێم بە کوردیەکەی خۆمان جوابی ئایام بەعز وچ کەوەش بە کوردی جوابی بێت دەگوێ بگرە مێری سەرت دای لەبەر ناماقۆڵی وکرد چەکرێشکان چونکی حکوم تۆ ئەڵێ ئاگاو لە سەرەتای بەرنامەکە نیە لە بەیانی و ئێمە پیاس پاکەن لێرەیە ئەوە حیوانەکە و نازانم بەژنا بە تەرجەمەگرایی بە شوزیمەوت جوابێک مایێتەوە تەبڕۆدەی ئەی عنوانەکە بزانیایشن بەژنێکرد لەگەڵا ناکرد قەیچیەکە شوزی نەسماییە بە ئەمەشمان هەبێ قەیچیە حاجیجان ئەوە پرۆفیسۆر دوو خاڵی هەیە و تۆ هیچ دوو ئێمە دۆمیناکەین کاکە لێرەیە دوو مکالەمەت چی تۆ بوو با بزانین سێمەڵە چی کۆڕاڵە فەرموو ئەلو فەرموو برا کاکە ئێوارەتان باش سەرچاو من حاکم عادلم لە دادگای سلێمانی و قساب دادگای لە ڕۆ دادگای شاڕەشەیاتەوە ئەوڵە قەتڵە کردووە با هەر بوو لە بێتاقەتیا شەو قەتڵە کردووە هەر بوو پێیشی فەرموو کاک حاکم قسەکانت تاوکە لە ڕاستیە من تەنها سەرنجێکم هەیە مێ ڕایگەێنم یانی دەرزی لێنێ سا لە خواری ئەمەرجنسیەکەی با قسەکانی تاوکە فەرموو کاک کاک فەیسەڵ بێدەنگی کە تکایە یعنی بەیانەتی خۆتە ئەمێ ئەوە ڕابگەێنم کە خۆتان نەزانن یاسا و ڕێگایەکە کاروباری ژیانمان بۆ ڕێک و پێگەکات سەرچاوەکانی یاسا لای ئێمە یاساکانی سەردەمی ڕژێمن بەشێکی تری یاساکانی یاسای شەرعەت کاکە لەسەر خۆ پرسیارەکەشمانەوەیە ئایا چەند یاسا دووبارە گوتووە پرسیار دیاریە فەرموو برا قسەکانت تاوکە ئەزانی چی کاک فەیسەڵ پێی بڵێ و ناتوانێت بە من ڕابێرێ من مانگی 12,000 دینار معاشمێ قربان يعني جناب الحاكم او بالعدالات ولا بيسبيت وقتي جاكر دوني خوي حاكم على الجيران بلا سجن وقصدك حاكم كاك فيصل ببورة يعني هو تشايشي هروا سرسوال كده عزاني شاني قدافة جوابا شتيشي تيجي حزن بيضل يعني اوان وقوة مناتوان ببن الرابع 12,000 دينار معاش كوباية ما اصلا هاد او هاد بخم هاد يعني جناب الحاكم بالمدي او بالعدالات ولا صوبا جناب وقتي لدايا وقتي اوانية مثلا كاكا شيلاية كري شيلاية كري تاكسي صوبا جايك تاكسي كوبايشية ولا زيها كاك في ظلاهين يا ابو صوبتي كتفي بقو خزورم يعني نخوش كان حاكم قسەکانت تاوکە بەپەلە بەڵێ جا من وەکو باسم کرد ئەو یاسایانەیە زۆریان دەبێ بگۆڕێن یعنی لەبەرەوە کە مقڕیان زۆرە ئەوە پێویستمان بە تعدیلات هەیە تحدیلاتیش بە پشتیوانی پەرلەمانەکەی عفو بە ینی تۆ پشت بە چیە بەستی؟ پەرلەمان ئەی من پشت بە قایق نابەسی لەبەر فەقەرات کاکە فەرموو قسەکانت لەسەر بەرنامەکەی حسابکە ببوورە هینا چێشخانەیە لەسەرەوە حسابی حسابی کات ئەتخوا دەستادەیەکیش بۆ من بێت کاک حاکم قسەکانت تاوکە بەپەلە داوای لێبوردنی لێکرد
من نايوصل بيت كم بقسم كي فرموا بيارمتي خوتن وكو باسم كل بيس ما تعديلات شو بشتواني برلمان كريك حالي حاضر دسخة وتبيني جد بشني شو قد يهدي بيش الكلمة بيبرو بيتها بتعبتيش نان شكل نظر بيك هذا بيسي وكسنا بوي الله محقا يا سايق بي بوي جد بجد بدرب كادر ما بيسي ما بقاني برو بدا بدينيش نان لدارشني أساقنا رسول في زور سباز من رسول زر مقافي أري والله رونالدو قوليك اسمين مرتدبو رونالدو قوليك لا أنا بصاري ماطورة واحد سيكي بيزو سريع شو بقرا حاكم عاون والله إنك قانون إنك ياشا قانوني جن بجنو فريشي لمن إناكت منعناكت يقيشتي شون يرم نفوسي مالا كم كان أو يكشيشي بركشي دعني ما قاعدين بۆ بەشیانی نامەقوڵی تۆ بڵێ چکە بەس دەبەر خابرینی باەکەدا بۆی دوسێ کیلۆ شکرکەم نەکە ئیژاوە نییە کچە بۆ خۆش بوێ ئەی چۆن بەس لەبەر هیچ وا بنیامۆچکە و فێشەڵ دوایوتی نەخۆشە واسی لێ بێنە بەڕێزان با بچینە سەر تەلەفۆنێکیکە حاجێ مەسێ کۆڕاڵە فەرموو هەڵۆ هێ فەرموو ها هێ هەرموو دادەجان ناجیە خاتون هێ هندستانەوە هێ ئەوە لەسەر ئەسپۆ قسان ئەوە دارامەندەرە لە دواوە هێدا شوانە زۆرە لە مەترێکە دە کەسی بەرەکە لە مەترێکا بە پێ بەس ئەوە زۆرە سەلاولە ناجێ لە کۆڵی دارایە ئەو ڕادیۆیە کەس هێمە بەسەر لەگەڵ پیسەڵی ناجیە خاتونە و ڕادیۆ تەسجیل و شتەلا بە یارمەتی خۆ خەڵکی کوێی چکارەی چۆن کوردی ئەزانی من بە ئەسڵ خەڵکی کوردستان هێ کوردە آه كردي يعني كردي يعني كردي هاتي كردة ما يبقى قرباني جن بجن شنوري بوني أدري شو أولاني باشا فرمو قسەکانی تاوکە دادەجێت من بأصل خلقي كردستان هي باكر جد بجد هي بدي هدا هندستان والله زرنا خوشتي على هندستان ئەوە چییە کەوتە ژێراوکە و وزع اللي رزقتون هي أو بهارات لا خرشيشي من تنهاية مسيح البوكتان من كردستان هي نكن خويا بدستو بدت هي ببرا بباوك هي بخوزرنا خوشيشت بجد ئەوە دایکەکەم توایتەوە لا قارة قارة بەڵێ بەڵێ لقل يا فيصل علاقة وهي بتلفون بابا بتلفون يعني علاقة اليوم من السنوات كيدا وهي علاقة اليوم حاجة جنب يارمتي باقسەکە عیبە ستەلایت شكلا لايتك وا باشا بۆ نێو پرسیارێکمانێ ستەلایت لای ئێوە هەیە بەرنامەکەمان باشە باش نییە برنامجەوە هێنایم باش هەیە بەزێک دڵتەبزە هەیە دەوڵات ستەلایت مەمنوع هەیە ئەفغانستان زاتیەکە ئاتی نەگەشی ناخردای دایکەکەم تەزە هەیە بەفی هەیە فەرمو قسەکانت تاوکە باران هەیە مونەرم هەیە بای بای هەیە زۆر سپاس والله خاتون هي اگر مردەکە مرد هەیە ئەم جایتر دارایە شامی کاپورە چکەتێکە ئەگەر خۆی بە پیاو هەیە فەلاقەیەکی ئاسای ئەنگامی لەشەیە باشە ناچێ خاتونە هەیە ئەزانم ژیان زۆر توونە هەیە لە هەندستان منیش لەگەڵتا ئیشاڵڵا لاخیری بەرنامەیە بینی چۆنم کێشەی حلەکەی ئەیشی بینی بزانە چۆنە حاجی جان ژیاناری خۆش بێ ئەوە هەموو مکالەمەکان تشی تۆ ئەوە ڕای ڕۆشنبیران کەواتەوە بیری تۆ دوای کەوتوی بیرێکی دواکەوتووە هەروەها هەست بیرێکی دواکەوتوو لەناو هەست میلەتێکا سەر هەڵبا تەمەنی درێژ نابێ ئەگەر ژیانیش ببڕێت ئەوە لە ئاستێکە خەڵکی وشیانە بێتەوە پێڵێ بەس حاجی ئێستا فەرموو دیفاع لە خۆکە بزانم چۆن دیفاع لە خۆ دەکەیت تۆ هەڵگری بیرێکی دواکەوتویت زانی چۆنە خۆی فێشەڵ گیانی خوا بزانن ئەوە جگەرەی کەنگە ئەوە لەبەرەوەی دواکەوتوی دالاسیان بەکەن دیاویتی قسەکانت تاوکە چینکسایزە حاجی جان دیفاعی لە خۆکە تۆ
هەڵگری بینێکی دواکەوتوی تو دۆڕای موضوع مەگۆڕە موضوع مەگۆڕە بۆ چووە لا لا موضوعەکە مەگۆڕە وەرە سەر موضوعەکە عمري نميني يعني عمري منميني موضوع مەگۆڕە دوێنێ شەڕ لە شوێ لا شوێ دوێنێ شەڕ لە مەتعەم سارا حاجی جان قسەکانت ئەوکە فێسەڵ جان خۆی ئەزانی چۆنە ئەو شتانی ئێمە باسمان کرد کاکە سەعاد جان قسەم لەگەڵا مەکە لەبوو چاو قسەم لەگەڵا نەکەیە دختەر جان بۆ داگەنی یارەبی داگەنی یاوایی ئەزانی خۆی مۆزوعانە ئەوە ئەنجامی بیری دواکەوتووە هەمیشە حاجی جان خێرتە والله فێسەڵ جان تووشی دەردێ بووم هەر مەپرسە بەزستانان شەقەی دانمێ وەڵە دەرزم و بە هاویلانی زیقەکەمە و گەرمام تەبیعەتی عەلاقەی نایلۆنی ئەرە وەڵا ڕازەکەی تەبیعەتی عەلاقەی نایلۆنم هەیە زۆر ڕاستی نا ئەمێ پێم بڵێ بڵێ تۆ درۆکەی ئەمێ بڵێ بە پێچوانەی قسە لا من درۆکەم خۆم لێسا دۆڕام دیفاع لە قسەکان کاکە جان کاکە سەعاد جان ڕۆحەکەم دڵ و گوڵ نیمونە بەشم ناسای کاکە سەعاد کەواتە مرۆڤەتی هەمووی سڵتی تۆن ئەو دواکەوتوانە بنکڕی مێژوون هەبێ هەر لە ناوچن کاکە ئەگەر ساوەر بوو بنکڕی چی دیفاع لە خۆکە حاجی تۆ بنکڕی کۆمەڵی کاکە سەعاد جان فێسەڵ جان پێی بڵێ بە قوربانێ بە علاقەی بەم نەوەنێ دیفاع لە خۆکە وەلاکە سوتاوی لەناو کابلەمەی یادراخە کاکە برا جان وەرە بەساقە بم دوو کەلیمە قسەمەعەت بۆ خوا ئەی بە پولێ باشکەوەکە وەرە سوڵحەکەی کاکە ئەی بەلەم یاک سوتاوی سوڵحەکەی کاکە واسم لێ بێنە سوڵح ناکە چێ بگێن سوڵح ناکە دووکەی سوڵح ناکە باشە زۆر زۆر میوانە بەڕێزەکان هەروەک بۆ هەموو لە ئاشکرایە کە ئەم ساڵ و پاریش بێبارانێکی زۆرمان خۆمانەوە دی بۆیە تیپی کۆڕاڵ گۆرانەیەکی بۆ حازر کردوون کە دۆبلاشکراوە لەژێر ناونیشانی شینی مۆریدا بۆ کارەبای ڕێیسی هیوادارین کاتێکی خۆش لەگەڵ بێت. عزيزان هم بلد بكوي
خانه کم شو چرا خانه بەناوی ئەندامانی تیپی کۆڕاڵەوە زۆر سوپاسی کاکسۆران داهێناکەین بۆ تاریخی هاویشتی زۆر سپاس. خۆشەویستانی کۆڕاڵ هەموومان ناوی حەمامی ژنانمان بیستووە، بۆیە تیپی کۆڕاڵ گۆرانێکی دۆبلاشکراوی بە ناوی حەمامی پیاوانەوە بۆ ئامادە کردوون. هیوادارین کاتێکی خۆش لەگەڵا بەدەسێت. ويا شعبية يبقى تسمع زوان يريد العربي ايوه اودوني هو تزيكي والله ايشي صافيك ماشي وراني ما ما يتبوشوا هاتوين جورجيبس حمامي فوق يعيش قبل أوصي لك يا أوصي الله يا نعم بيقصي هذا ممنوع بأمر الصحة أمر الصحة شيء غير أمر الصحة ممنوع بس هذا كسول لي لك زي ما يلاقي مشاكل يسحبها تيبها كان أبرو بلا ولا بلا وبطل بقى حاجي 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 أبو كيف يا ساعة هذا محمد حبيت المنوخية اللي تقول لك أبو مساعدة زكاة من أمين يجيك أنا فيش شوي راح عزيها بيجي خبر خير أخوه نبي يفرق أبو حاجي قاعد أخذ يقول عليك يقول عليك أبو حاجي شوف عليه دقيق صوت حاجي بخور في قاعد لا شواب ملايا زفوف الجمعلايا ماما تجي دون وكم مروا حمامي دراكم
لایا شواکم لایا لایا زلفو بەتامێ لایا بەماسێکی گۆناوکەم بەرەو حەمامی ژڕاکەم گوڵ ببێنە ماچم بەرێ هەنە دەستم بەرێ وەرە کچاکەی مامتایی دەبێنە ماچێکی زیاتر عەشق و گریە و ئاخۆ بۆ میلەتی کلاشینکۆ چیچانیش ئاوارە بوو سەد ڕەحمەت لە گوربەت شۆ بەجیەوسن لایا شواکەم لایا زلفو بەتامێ لایا بەماسێکی گۆناوکەم بەرەو حەمامی ژڕاکەم ناتر جوابم ناتر کنێ براکەی تاور دەسێ دوزێ دەزمم شوە بجوو بۆ خڵم ناتر ناتر شواکەم ناتر کنێ براکەی تاور دەسێ دوزێ دەزمم شۆ بجوو بۆ خڵم ناتر